ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە ئەو خاک و بەردانەی کە هەنگاویان بەسەردادنەی ڕۆژانە ڕەنگە سامانێکی شاراوەیان لە ژێردا هەبێت؟ بەڵێ، باسی ئاڵتون دەکەم. زۆر کەس وا دەزانن دۆزینەوەی ئاڵتون تەنها لە فیلمەکاندایە یاخود کاری کۆمپانیا زەبەلاحەکانە. نەخێر، لە ڕاستیدا سروشت خۆی بەردەوام ئاڵتون بەرهەم دەهێنێت. لێرەدا من ئەو شوێنانە و گرنگترین ئەو نیشانانت پێ دەڵێم کە دەکرێت ئاڵتون هەبێت تێیاندا. ئەگەر سەبسکرایبی چەناڵەکەت نەکردووە، سەبسکرایبمان بکە و لایکی ڤیدیۆکە بکە و با دەست پێ بکەین. با لە یەکەم و گرنگترین یاساوە دەست پێ بکەین، بچۆ بۆ ئەو شوێنانەی کە پێشتر زێڕیان لێ دۆزراوەتەوە. جیۆلۆجی دەڵێت سروشت شێوەی خۆی ناگۆڕێت، بۆیە ئەو شوێنەی کە ئاڵتونی تیا دۆزراوەتەوە بێگومان هیتریشی لێیە. بەڵام لە سروشدا باشترین هاوڕێی تۆ ڕووبار و چەمەکانن. ئاڵتون مادەیەکی ئێکجار قورسە. کاتێک باران دەبارێت و لافاو دروست دەبێت، ئاڵتونەکە لەگەڵ بەرد و گڵی چیاکان دەشۆرێتەوە. بەهۆی قورسیەکەیەوە ئاڵتون لەو شوێنانەدا دەنیشێت کە ڕووبارەکە تیایدا خاو دەبێتەوە یاخود ئەو پێچانەی کە تێیدا ئاوەکە هێواشن. بە دیاریکراوی سەیری ئەم سێ شوێنە بکە. یەکەم، ناوەوەی پێچەکانی ڕووبار. لێرەدا ئاڵتونەکە دەنیشێت بەهۆی خاوی ئاوەکەوە و لە پێچەکاندا دەمێنێتەوە. دووهەم، پشتی بەردە گەورەکان. ئەو بەردانە دەبنە بەربەست و ئاڵتونەکان گل دەدەنەوە. سێهەم، درزی بەردەکانی ڕووبار. ئەم درزانە وەک کانگایەکی ئاڵتون کار دەکەن و دەنگکۆڵە ئاڵتونە قورسەکان کۆ دەکەنەوە. ئەی ئەگەر لە ناوچەیەکی وشک بیت و ڕووبار و چەمەکان بۆ تۆ بەردەست نەبن، چی بکەیت؟ لێرەدا دەبێت ببیتە جیۆلۆجیستێکی زیرەک و سەیری نیشانەکانی سەربەرد و خاک بکەیت. دوانە کەمەرشکێنەکەی ئاڵتون لە سروشدا. یەکەم، بەردی کوارتز. ئەم بەردە سپیە نیمچە ڕووناکە زۆر کات وەک دەمارێکی سپی لە ناو شاخەکاندا دەردەکەوێت. ئەگەر بەردی کوارتزت بینی، بەتایبەتی ئەو جۆرانی کە خەتیان تێدایە یا ڕەنگەکەی بەرەو نیمچە قاوەیی ڕۆشتووە، ئەوە تۆ لە شوێنێکی ڕاستدایت. نیشانەی دووەم ڕەنگی خاکەکەیە. ئەو خاکەی ڕەنگی سوور یان زەرد یان قاوەییەکی تۆخە. نیشانەی بوونی ئۆکسیدی ئاسنە لەو ناوچەیەدا. لە جیهانی جیۆلۆجیدا هەر شوێنێک ڕێژەی ئاسن تێیدا بەرز بێت، ئەگەری بوونی ئاڵتونیش زۆر بەرز دەبێتەوە. زۆر باشە. ئێستا ئێمە شوێنەکەمان دۆزیەوە. چۆن دەست پێ بکەین؟ سەرەتاییترین و هەرزانترین ئامراز قاپی زێڕشۆرنەوەیە. ئەم قاپە پلاستیکیە بە شێوازێکی بازنەی دەخولێتەوە و لمی قورسی ڕووبارەکە لەگەڵ دەنگکۆڵەی ئاڵتونەکان جیا دەکاتەوە. بەڵام ئەگەر دەتەوێت لە وشکانی و لەسەر شاخەکان بەدوایدا بگەڕیت، ئەوە پێویستت بە ئامرازی کانزادۆزینەوە دەبێت کە ئەویش کاڵایەکی ئیلکترۆنیە. لە زۆربەی شوێنەکان ئەم جۆرە کاڵایانە مامەڵەکردن پێوەیان قەدەغەیە، بۆیە ئاگادار بە ئەگەر پێویستی بە مۆڵەتی حکوومەت یاخود دەستگا ئەمنیەکانی ئەو ناوچەیی کە توی تێدای کرد دەبێت مۆڵەت وەربگریت. ئەگەر توانیم زانیاریەک بە تۆ بگەێنم، ئەوە سەبسکرایبی کەناڵەکەم بکە و لایکی ڤیدیۆکەم بکە تا بەردەوام بم.